دیارە دۆخی ئەمنی یەکێکە لەو دۆخانەی کە پێویستە لە هەموو وڵاتێک بەرقەرار بکرێبەوەی ملت تاچی کۆمەلگا بە ئاسانی و بە سوودەی بژێت لە کۆمەلگاکەیە و ئێمە پێمان وایە دۆخی ئەمنی هەرێمی کوردستان و دۆخی ئەمنی عێراق یەک دۆخێک کە ناکرێت جایکەینەوە چونکە تێکەڵاوی هەیە دوشمنی هاوبەشمانەیە و بە هەردوو لا ئەتوانین ئەم دۆخە ئەمنیە کۆنتڕۆڵ بکەین. کامر لە ماوەی ڕابردوو هەندێک جموجول هەبوو جموجولی چەکدانی داعش لە چەند ناوچەی عێراق و هەرێمی کوردستان وەک وەزارەتی پێشمەرگەوێزەکانی هەفتە چی کرابووی ئەو جموجوڵانی داعش سنووردار بکریان بنەبەر بکەن. دار ئێمە ئەمانجی باشمان هەیە لە نێوان هەرێمی کوردستان و سوپای عێراق و ئۆپەراسیۆنی هاوبەش بەردەوامی هەیە چەندین ئۆپەراسیۆنی هاوبەش لە ڕابردووە کراوە و لە داهاتووش ئێمە ڕێکەوتین لەسەرەوەی کە ئەو تیرۆریستانی کە لە ناوچەکە ماونەتەوە پێوترێ بۆشایی ئەمنی بە هەردوو لامان بتوانین لە ناویان بەرین و کۆتاییان پێبین و خۆشبەختانە ئەوەی کە ئەمڕۆ هەیە پێکەنانی دوو لیوای هاوبەشە و ئەوەی کە باس کراوە لە ساڵەکانی ڕابردوو مەسەلەی نەبوونی بودجەیە بەڵام بینیمان ئیقراری موازنەی عێراقی ڕەنگە ئەو گرفتەمان وە چارەسەر بکات. کامەر لەسەر لیوا بەشەکان بۆ چوونێکێکە زیاتر هاوپەیمانان داواتانیەکە یەخستنەوەی زیاتری هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەمڕۆ چی کراوە؟ دیارە خۆتان نەزانن هاوپەیمانان ڕۆڵێکی کاریگەرە بینن سەرەتا کە هاتوون بۆ پشتیوانی هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق بۆ پاڵپشتیکردنیان لە شەڕی داعش و ڕۆڵیان هەیە لە یەکگرتن و یەخستنەوەی هێزەکانیش و بە تایکرد ئەوانیش فشاریان هەیە بۆ ئەوەی کە ئەو لیوە هاوبەشانە یان دۆخە ئەمنیەکە بەرەو باشتر بڕوات. لە دیداری سلێمانی جەخت کراوە لەسەرەوەی ئارامی و ئاسایش عێراق و هەرێمی کوردستان زیاتر گەشەی پێ بدەیان زیاتر بپارێزرێ چی پلانێکی نوێ هەیە بۆی کە بە تەواوەتی گروپە چەکدارەکانیان داعش لە عێراق و هەرێمی کوردستان چالاکیەکانیان بنەبڕ بکرێەوە کۆتاییان پێبێت؟ دیارە خۆتان نەزانن ئەمڕۆ بابەتێکی گرنگە لە هەرێمی کوردستان ئەوش بابەتی یەخستنەوەی هێزەکانە ئەمە بەڕای ئێمە کاریگەری زۆر باشیە بێ و وەک باسم کرد هەمانجی و تەبای نێوان هێزەکانی پێشمەرگە و حکوومەتی فیدرال ئەوەش بە تاکید ڕۆڵی خۆیە بێ و دووبارەیەکەمەوە پێکەنانی ئەو لیوە هاوبەشانەیش ئەتوانم بڵێم گرفتێک گەورەمان بۆ چارەسەرەکە ئەویش پڕکردنەوەی بۆشایی ئەمنیەکانە. کامر دوایین پرسیار هێزەکانی هاوپەیمانان هاوکاری هێزەکانی پێشمەرگەکەن لە ڕووی مادی و دابینکردنی چەک و پێداویستەکان ئەم هاوکاریانە بەردەوام بە بنیان بۆ نمونە هاوپەیمانان مەرجیان هەیە بۆ بەردەوامی ئەم هاوپەیمان. دیارە ئەو هاوکاریە لە ڕابردووە بێنیوتانە هاوکاری هێزی پێشمەرگە کراوە بەردەوامیشیە بێ بەڵام ئەوەی کە ئێمە بڵێن مەرجێکی حەدی بێ نەخێر ئەوەی کە هەیە گرنگە ئێمە خۆمان وەک هەرێمی کوردستان هێزەکانمان یەک بخەین و هێزەکانمان هێزێک بێت لەژێر چەتری وزارەتی پێشمەرگە بتوانین بە هەمومانەوە هەرێمی کوردستان بپارێزین و ڕوبەڕۆی دوشمنێکی گەورە بینەوەیش داعشە. سپاس بۆ ئێوە.